الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. سلام و رحمة و بركاتی خوای گەورە بڕژێت بەسەرمانە. خۆشەویستان و ئازیزان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ، جەژنتان پیرۆز بێ، تاعەتتان قبول بێ. خوای گەورە دەرگای ڕەحمەت و بەرەکاتی خۆی بەسەر هەموو ئێمەیە واڵاکە ئینشاءالله، تاعەت و عیبادەتی لێوەرگرت بین. هیوادارین هەموو ساڵێک خوای گەورە بە خێر و خۆشی ئەم مناسەبە پیرۆزە بەسەرمانە بژێڕێ ئینشاءالله. ئامادەبوانی خۆشەویست وەکو هەمیشە لە کەرکووکی بابە گوڕگوڕەوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین لە ئەڵقەیەکی تایبەتی بەرنامەی جەژنە پیرۆزە. ئەمڕۆ لە خزمەتی کۆمەڵێک مامۆستای پایەبەرز، کۆمەڵێک خۆشەویست و کۆمەڵێک کەسایەتی بەناوبانگی ئەم شارە ئازیزە لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەبین. ماوەی داهاتوو بە کۆمەڵێک قسەی خۆش و سرودی خۆش و کۆمەڵێک بابەتی ڕەنگاڵە و ڕەنجین لە خزمەتی ئێوەی بینەری ئازیز ئەبین کە هەمیشە شایستەی جوانترین و باشترینن. ئازیزان و خۆشەویستان، سەرەتایی بەرنامەکە وەک ئەوەی کە بینیتان کۆمەڵک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان خوێن و جەژنە پیرۆزەمان لە پێکرد بۆ ئێوەی خۆشەویست. دەچمە لای یەک بێکی میوانەکان و بەخێریان ئەهێنم، هەموو لایەک بەخێر بێن،
سەرسەر و سەرچاوان جەژنتان پیرۆز بێ خوای گەورە تاعەت و عیبادەت لە ئێمەش و لە ئێوەش قبوڵ بکە ئینشاءالله هەمیشە ساغ و سەلامەت بن لە کەرکووکی گەرم و گوڕەوە دووبارە بەخێر بێن. بەڕێزان و خۆشەویستان سەرەتا دەچمە لای میوانی زۆر ئازیز و خۆشەویست هەموو میوانەکان من حەزم لێیە وەکو هەمیشە لە بەرنامەکان ئاماژەم پێ کردووە لە زاری خۆیەوە بیناسین و کورتەیەک لە ژیانی خۆی و ناوی خۆی بۆ ئێوەی خۆشەویست بخاتە ڕوو لە میوانی زۆر بەڕێز و خۆشەویست کاک خالیدەوە دەستی پێەکەم. کاک خالید جان ئەگەر بکرێ خۆت بناسێنیت و جەژنە پیرۆزەیەک بگەێنی ببینەرە. دەستان خۆش بێ پێشەکی پیرۆزبایی جەژنی مانگی ڕەمەزان لە بینەرانی ئازیزەکەین و بە خێراتن و میوانداری جەنابتانەکەین لەو خانەقا مبارەکە خانەقای سەید ئەحمەد و پێخۆشحاڵین بەم بۆنە پیرۆزەوە ئەم ئاهەنگە بجێڕین و خوا لێمانی قبوڵکە ئینشاءالله. بەندە ناوم خالید عەلی مورادە بە خالید جاف ناسراوم هەر لەم شاری کەرکووک لەدایک بووم بەخێربێی سەرسەر و سپاسەکەین لە ساڵی 1962 ئێستاش فەرمانبەرم لە ئەوقافی کەرکووک و سپاسی هەر بەبێەوەی ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان دیارە ئێمە ئەمڕۆ بەرنامەی تایبەتی جەژنە پیرۆزە لە شاری کەرکووچین لە مزگەوتی گەورەی شاری کەرکووک لە مزگەوتی خانەقای سەید ئەحمەدین و ئەو میوانە بەڕێزانی کە لێرە ئامادەن بە سوپاسەوە ئەحیای ئەم شەوە پیرۆزە ئەەکەینەوە. لێرەوە مسپاسی هەموو خۆشەویستانەکەم هەروەها سوپاسی دیوانی وەقفی سونی ئەەکەم لە شاری کەرکووک بەڕێز بەڕێوبەرایەتی وەقفی سونی کەرکووک کە ئامادەسازی و ئامادەکاری بۆ بەرنمەکانی مانگی ڕەمەزان و بەرنامەی جەژنە پیرۆزەش کردووە ماڵی ئەویش ئاوا بێ. زۆر سپاس بۆ وەقفی سونی لە کەرکووک. کا خالید جەنابەت جێدەست دیارە لە بواری شعر و لە کۆمەڵێ مەسائلی عیرفانی. من دەگەڕێمەوە لای جەنابەت بۆی کۆمەڵە شعر و ئەوانەمان بۆ بخوێنیتەوە بەڵام حەزەکەم پێشتر بچمە لای جەنابی مامۆستا شێخ حسێن ئەویش لە زاری خۆیەوە خۆیمان پێ بناسە هەرچەنە ئەو پیاوە خۆی ناسراوە ماشەڵڵا جێدەستی دیارە و بەسمەیەکی منەوەر و مبارەکی هەیە هەم لە پێگەیاندنی کۆمەڵێک قوتابی و مامۆستا لە ئەم شارە خۆشەویستە هەم لە بوارە عیرفانەکەش. مامۆستا شێخ حسێن بەخێر بێن. سەرچاوت خۆش بێ سەرت خۆش بێ دەمت خۆش بێ خوا سەلامەتت کە من وانیم وەکو جەنابەت باسمەکەی ئەوە لوتف خۆتە. من ناوم حوسێن شێخ عومەر شێخ ساڵح بەرزنجی شێخ ساڵح مجاهید مەشهور بووە کە باپیرم بووە لەگەڵ ئەم سەید ئەحمەد خانەقا و شێخ مەحموودە چوونە بۆ غەزای شوعەیبە و ئێستا من لە کەرکووکم ئیمام و خەتیب بووم و مدەڕیس بووم و لە 73 و 74 سەرۆکی یەکێتی نووسەرانی کەرکووک بوومە و ئێستا خادمی شەعبم و ئەمیلەتم و موسڵمانانم لەم شارەیە بچووکتانم و ئیتر ئەوەیە بەڵام بەبوونەی جەژنەوە کە ئەڕی جەژنە شیعرێکی عەلی کەماڵ باپیر ئەمە لە دەم خۆیەوە بیستم لە مەجلیس دانیشتی و لێرە فەرمووی شێخ مەحموود کە بردیان ئەسیریان کرد و هاتەوە گەی بۆ کوێت لە کوێت خەڵک لێرەوە جەژنەی قوربان بوو بەرقەیان بۆ ئەکرد وتی ئەویش من هاتن لەمەتیان عەلیەفەنی پیانەوت عەلیەفەنی تۆش بەرقەیە بکە چی نووسی بوو بووین وتی جەژنی کەسێ پیرۆزە کە سەربەست و حڕ بژێ پابەندی دەستی غەیرە نەبێ چەشنی کوڕ بژێ کوردی هەژار ئەسیری دەستی غەیری جەژنی چی بڕۆ بگرێ بۆ خۆت تۆ سەر بە قوڕ بژێ ئەرێکە ئەمە گەیە دەست شێخ مەحموود خۆر عەسر لە چاوی هاتە خوارە وتی بەخوا ڕاستەکە میلەتەکەم دەربەدەر من خۆم دوورە وڵات وەزعمان خراپ ئەمە جەژنی چی ئێمە لێرەیە ئێمە ئینشاءڵڵا داوا ئەکەین لەخوا ئەم جەژنە بگێڕێ بە خۆشی و بۆ وڵاتمان و بۆ خۆمان و بۆ هەموو مسڵمانان لە دنیاە ئینشاءڵڵا. ئامین ئینشاءڵڵا بەخێر بێنەوە سەرسەر و سەرچاوان ماڵتانەوە بێ کە بەدەم بانگهێشتەکەمانەوە هاتن سوپاستانەکەین. دەچمەوە لای مامۆستا سەید محەممەد جەنابی مامۆستا سەید محەممەد بەخێر بێی دووبارە جەنابەت ماندووەکەین ئەوە لە ڕەمەزان هەر ماندوو بووی لەگەڵمان ئەوە لە جەژن هەر ماندوومان کردیتەوە بەس دەنگت خۆشە ئیتر ئێمەش حەزمان لێ هەمیشە لە خزمەت تا بین و گوێی بینەران و بیسەران ئاو بدەی بە دەنگە خۆشەکەت
خی گەورە پاداشتی خێر بداتەوە و پەیامی جەژنە پیرۆزت بگەێنە. پیرۆزبایی جژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو سەرجەم خەڵکی عێراق و کوردستان و شاری کەرکووکەکەم بە هیوای ئەوم خی گەورە بۆ خااتری ئستمی عەزەمی خۆی ئەوەڵ ئەمان بۆ چاک بکە و ئەمن و ئاسایشی ناوڵاتمان بەرقەرارکە یا رب العالمین بەخۆشی سەلامەتی بۆ هەموو لایە. ئامین یا ڕەبی بەخێر بێن سەر و سەرچاوان هەروەها ئەو پیاوە بەڕێزانە حەزەکەم لە زاری خۆتەوە بیان ناسێنی من بە ناوی ئەوانەوە جژنە پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستانەکەم جەنابی کاکە شێخ بەشدار بەرزەنجی و مؤمن خزمەتکارت و مسلم خزمەتکارت ساداتی جەباری و کاکە سەی محەممەدی برازام جەباری بەشداری ئەەکەن لەنێو ئەم بەخێر بێن جەژنیشتان پیرۆز بێ دێم وڵی جەنابی مامۆستا سیروان مامۆستا بەخێر بێن سەرچاوم پێشنێژ و تاخوێنی مزگەوتی خانەقا مایکەکە با بۆ جەنابەت بێ و ئەگەر بکرێت جەنابەت هەم جەژنە پیرۆزە بگەێنی هەم کورتەیەک لەسەر ئەم مزگەوتە جوانەمان بۆ بگەڕیتەوە کە من خۆم یەکێک بووم لە قوتابیانی ئەم مزگەوت و مەکتەبە مبارەک و پیرۆزە بۆ ماوەی 6 ساڵ من لێرە تەلەڤەی مەدرسەی دینی بووم لەژێر دەستی کۆمەڵێک مامۆستای ئاینی و مامۆستای پایەبەرز خی گەورە دەرەجاتیان عالیکاوانەی وفاتیان کردووە و ئەمڕۆ من کە هاتم بۆ مزگەوتەکەوە جۆرێک لە یعنی وازێکم بۆ دروست بوو کە بەیادی جاران و ساڵی 90ەکان کە من لێرە تەلەڤە بووم فەرموو جەنابی مامۆستا. سەرەتا بەخێر بێن بە ناوی خی گەورە و میهرەبان بە بۆنەی جۆژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی مسلمانانی شاری کەرکووک و کوردستان و عێراق دەکەم و هەروەها سڵاو ڕێزم بەوە بینەران و بیسەرانی کەناڵی پەیام و بەڕێستانی زۆر بەخێر بێن بۆ خانەقای سەید ئەحمەد. دیارە خانەقای سەید ئەحمەد لە شاری کەرکووک ئەم خانەقایە لە ساڵی 1970 لە دامەزراوە بۆ شێخ قادری سوور. ئەم شێخ قادری سوورە کوڕی شێخ ئەحمەدی سەردارە بە نەسەب بەرزنجان هەروەها شێخی تەریقەتی قادری و نەقشەبەندین. شێخ قادری سوور کە هاتۆتە کەرکووک دیارە سەرەتا لە گوندی سەرگەڵوە بەرەو کەرکووک هاتۆ لێرە نیشتەجێ بووە. ئەم خانەقایە بۆ دروست کراوە بەردەوام بۆ ئیرشاد و ئامۆژگاری مسلمانانی کردووە لێرە تا ساڵی 1960 کۆچی دوایی کردووە. لە پاشان شێخ حوسێنی کوڕی هاتۆتە جێنشینی بووە و ئەوش بە هەمان شێوە لەسەر ڕێچکەی باوکی ئیرشاد و ئامۆژگاری مسلمانانی کردووە و یەکێ بۆ لە مدەڕیسەکانی مەدرسەی خانەقا لە سەردەمی عوسمانی. دیارە ئاماژەت پێکرد بە ڕێزت کە هیچێکی لە قوتابیەکانی ئەم مەدرسەیە بەڵێ دیارە لە سەردەمی عوسمانی ئەم خانەقایە مەدرسەی هەلێ نەبراوە. بەڕێوبەری ئەم مەدرسەیە مامۆستا مەلا عەلی حیکمەتی سیامەنسووری بووە معلومی مامۆستایانە و هەروەها مامۆستا شێخ حوسێن کە باوشی سەید ئەحمەدی خانەقایە یەکێکە لە مدەڕیسەکانی ئەو مەدرسەیە کە لە خانەقا مدەڕیس بووە تا ساڵی 1970 وفاتی کردووە شێخ حوسێن. لە پاشان سەید ئەحمەدی خانەقا دەبێتە جێنشینی باوکی خانەقاکە دەباتە ڕێوە. لە ساڵی 1968 لە کەرکووک لەدایک بووە جەنابی سەید ئەحمەد خوێندنی ئاینی خوێندووە لە خزمەتی مامۆستا مەلا عەلی حیکمەتی سیامەنسووری و لە خزمەتی مامۆستا مەلا مستەفای ژێ و باقی زانانی ئەو سەردەمە بەردەوام ئیرشاد و ئامۆژگاری خەلکی کردووە و بە زۆری نانی خەلکی دا و خزمەتی هەژار و لێقە و ماوانی کردووە و ئیتر دیارە باسەکە دوور و درێژە من لێرە جارێ دەستان خۆش بێ خی گەورە پاداشتان بداتەوە جەژ نیێوەش پیرۆز بێ دووبارە سپاس دەکەم بەخێر خی گەورە پایدارتان کە ئینشاءڵڵا. مایکەکە جێڕینەوە بەرەو ئەو لاو کاک سەید عوبێد جەباری بە سەید پشتیوان عەفوەن سەید پشتیوان جەباری بەخێر بێن سەرچاوان کاک سەید پشتیوان بەخێر بێن سەرچاوان دووبارە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین پەیامی جەژنە پیرۆزەی خۆتان بگەێنن بە ئازیزان و خۆشەویستان هەروەها خۆشتان بناسێنن. سەرەتا زۆر بەخێر هاتنتانەکەین بۆ شاری کەرکووک شاری کوردان زۆر سپاس شاری زانایان شاری سادات شاری علم و عیرفان یاخوا بەخێر بێن سەرچاوەکانمان. من سەرەتا جەژنە پیرۆزە ئاراستەی هەموو مسلمانانی جیهانەکەم و مسلمانانی عێراق و کوردستان بە تایبەتی و بە تایبەتی تر شاری کەرکووکی خۆشەویست هەر ساغ بن. سپاس دەکەم. من پشتیوان کوڕی سەید عەبدوڕەحمانی
سيد أحمدي سيد أمين جباريم خريجي شريعي إسلامي بابلين بله ئێستاش تەلەبەی ماسەرم لە بەغداد. بەخێر بێن سەر چاوان خی گەورە پاداشتی خێتان بداتەوە. بەڕێزان و خۆشەویستان ئێمە ئەمڕۆ دووبارە دەمەوێت ئاماژە بەوە بکەمەوە کە لە شاری کەرکووچین شاری گڕ و گڵپا شارە ماندوونە ناسەکە بۆ ئەوەی جەژنە پیرۆزە لە ئێوە بکەین لەم شارەوە بە هیوای ئەوەی خی گەورە تاعات و عیبادەتی ئەو مانگە پیرۆزەی لێ قبول کردبێتین ئینشاءالله. کاک سەید محەممەد شتێکمان پێشکەشکە بە مناسبەی ئەم جەژنە پیرۆزەیە و دڵمان ئاو بدەرەوە دووبارە و نازانم چیت ئامادە کردووە بۆمان. هەر بژیت زۆر سوپاس دەکەین. من بە قوربانی ڕەسوول بم یادی بەدڵ ئەدا سەبوور خدا بڕژێنە بەسەریا سەلاتی حەق سەلامی نور کە ناوی دێتە سەرزارم دڵبەرگی خۆشیە خۆشێ گیان محەممەد ئارامی میوانی دڵم و خەمیش لە خۆیەکە بەدوور دڵ لە لاشەم دەرئەهێنم وەکو مردوو ئەینێ مەگۆڕ ئەگەر بێت و لە دژی ئەو تەنها جارێ بکا خوتوو من بەغەشتی ڕەسوولەوە بۆ دنیای ڕۆشن ئەڕوانم تا لە ڕۆژی قیامەتدا لە لای خوددا ببم ڕووسور تکا ئەکەم شاهی شاهان ئەی تاکە پەنای قیامەت لە ڕۆژی نەفسی نەفسی داماتی شاد بکە بە حوزور كركوك مسكني سعادة جيجي ذكر وصلاوة كركوك مسكني سعادة جيجي ذكر وصلاوة لهموك وشوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة كركوك شاري بيوچاكن شوني برايتي قومك كركوك شاري بيوچاكن شوني برايتي قومك سلام لقش ليكيان وحفظ كاهم ويان وحفظ كاهم ويان كركوك مسكني سعادة جيجي ذكر صلاة كركوك مسكني سعادة جيجي ذكر صلاة لهمو وتوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة كركوك تولى ضماني جيزين العابدين كركوك تولى ضماني جيزين العابدين وجاخ شرف ديني مقام عكاشي جوان مقام عكاشي جوان كركوك مسكني سادة جيجي ذكر صلاة كركوك مسكني سادة جيجي ذكر صلاة لهموك وجوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة تك يوم مزقوتي زورة خلقك كي جورة وجورة تك يوم مزقوتي زورة خلقك كي جورة وجورة خدمة أكن بنورة وبرزي دين وإيمان وبرزي دين وإيمان مسكني سادة جيجي ذكر صلاة كركوك مسكني سادة جيجي ذكر صلاة لهموك وتوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة كركوك يستلم دما كان مدحي كمركما كركوك يستلم دما كان مدحي كمركما شوان جمعة وبينشما ذكر وقصيدة قرآن ذكر وقصيدة قرآن كركوك مسكني سادة جيجي ذكر صلاة كركوك مسكني سادة جيجي ذكر صلاة لهموك وجوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة هزار هزار صلوات لسر فخري كائنات هزار هزار صلوات لسر فخري كائنات جدي نعيم وسعادة رناك أرز وأسمان رناك أرز وأسمان مسكني سادة جيجاي ذكر صلاوة كركوك مسكني سادة جيجاي ذكر صلاوة لهموك وتوباني صوزو دنجي مناجة صوزو دنجي مناجة یاخوا بەخێر بێنەوە ئەمە حەقیەوە ئێستا نوقڵێکتان بمێ ماندوو بوون یاخوا بەخێر بێنەوە
سەر هەردوو چاومان زۆر سپاسانەکەین. کا خالید گیان مایکەکە بگەڕێتەوە بۆ جەنابەت شعرێکی خۆشی جەژنانەمان بۆ بخوێنەرەوە خۆ تۆ ناکری هەر ئاوادانیشیت و بە بێدەنگی چۆنە بێ گلەیمان لێت هەیە. قوربان ئەمڕۆ دوو شاعرم ئامادە کردووە بیکەمە دیاری بۆ بەرنامەکە. بەڵێ یەکێکیان شێخ نەجمەدینی سابریە و ئێمە لە کەرکووک هەمیشە شعرەکانی خوێنین و من ئاگادارم باپیری مامۆستایە و ئاگادارم لە سۆشیال میدیا لە فەیسبوک بە تایبەت کۆڕێکی زۆر منەوەر و مبارەک ئەجێڕن دانیشن نازانم شەوانی پێنجشەمەیە جومعەیە شتێک لەو بابەتەیە کۆمەڵک شعرە خوێندنەوە و شوێنێکی فۆلکلۆریشتان ئامادە کردووە ئەوە لەکوێ ماوەسا شێخ حوسێن مایکەکەی ودەی هینە ودەیەک لە قڕ کراوە و ینی فۆلکلۆرە هە لەوێ دامان ناوە لەوێ شێر وشتە خوێندنەوە پێ ناوی نراوە ماری سابیری جا ئەبێ ڕۆژێک داوەتمان کە نێمەش بین لەوێ بیکلی سرور بیکلی سورارێ وڵای زۆر دڵخۆشین زۆر دڵخۆشین ئینشاءالله. بەڵێ ماوەسا خالید گیان ئەوی تریش دیوانی ڕەنجوریە چەند شعرێکم هەڵبژاردووە دیوانی ڕەنجوری باش پێم خۆشە ئەو کاتەی ڕەنجوری لە ساڵی 1950 لە دایک بووە لە کەرکووک و لە ساڵی 1970 هەنێکەڵێ لە نۆ وەفاتی کردووە ینی تقریبان 200 و قسوور ساڵ پێش ئێستا ئەو کاتە زمانی سادەگۆیی کەرکووک زمانی تقریبان گۆران بووە جەنابی مامۆستا زیاتر شارەزایە گۆران بووە و یا وەکو زمانی زەنگنە جا پێم خۆشە نامە گۆڕینەوەی کەیە لە نێوانی ڕەنجوری و وەلی دێوانە جا وەلی دێوانەش خۆی ئەگەر بە ڕوقعی جوغرافی بێ ئەویش هەر کەرکووکیە خەڵکی عاشیرەتی جێژە لێرەیەڵێ دێوە یەکتریشیان بینی بێ باش نامەی ڕەنجوری بۆ وەلی دێوانە تامان هەمووی ناخێنمەوە لە بەرۆی زۆرە ئەڵێ میرزای خاس خەیاڵ میرزای خاس خەیاڵ میرزای خوڵاسەی خاسەی خاس خەیاڵ دانای دڕشوناس کان کۆی کەماڵ سەراف بێلاف با خەبەر جەحاڵ شوعرای سینە صاف گەنجینەی ئەبیات بەیت و فەرد شیرین شێخ سەعدی سیفات جانۆشین نەجای جامی جەوهەربار جەواهیر فرۆش سەرچەشمەی ئەشعار زام زەدەی هیجران دڵ کوڕی شەرار ئەی حرفەواتم جەلات بۆ ئیدهار لە شوێنێکی تەرە ئەڵێ بەڵێ میرزای خاس عاقیبەت وە خەیر تۆ جەبارەی من هیچ نەداری سەیر هیچ نەمە پرسی جارێ جەجەستەم جەستەی پەشێ و حاڵ سەر تاپا خەستەم ئومێدەن میرزا من بەعدە لەیام نامەی ئینشای تۆ کەم نەجۆ و جەلام ئەمجاڵێ ڕەنجوریم ڕەنجور ماجەرای دنیام پەی جەواب نامەی فەردت چەمەرە لێرەیە وەلی دێوانە وەڵامێداتەوە ئەڵێ مەولای لاڵ شوناس مەولای لاڵ شوناس هەیە سیدڕناس ئەسڵ و نەسەب خاس نەژاد پاکان نیظامی قیاس فیردەوسی تووسی جامی مڵک جام خاقانی خەیاڵ ئەنوەری ئەیام ئیتر ئەمە ئەڕواڵێ سەعدی سوخەندان یعنی قسەزان بەحری مەعانی حافظی شیراز سایبی ثانی لەبەرەوەی یەکتریان نەبینیوە لە ئاخیری لە کۆتایی شعرەکەیە شتێکی جوانە دەرەبڕێ ئەڵێ کەلامت سەرمەشق ئینشای زەینەن نامت بینایی هەردوو عینمان لا تەشبیه چون وەی سڕم و دەی ڕەسوول لێرەیە حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم کاتی خۆی وەی سیقەرەنی ڕەحمەتی خوای لێبێ
پێغەمبەری نەبینیوە صلی الله علیه وسلم هەردووکیان زۆر یەکتریان خۆشویستووە لێرەیە ئەم تەشبیهە بەواکە ئەڵێ لا تەشبیه چون وەیس ڕموودەی ڕەسوول هەر هەمنە تەحسیل وەصلت کەم وسوول نەوا بواچی نەوەکو بڕۆی جەو زامن دووریم دێوانم بەندەی مەولای ڕەنجووری الله 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 یا ڕەبی دەست و چاوت خۆش بێ جەژنەکەت کردین بە دوو جەژن بە تایبەت کە باسی وەیسی قەرەنیە کرێ من لەگەڵ ئامۆزا سەید مەحەممەدا مەزلیسێکی خۆشمان جێڕامە پێشەستا باسی حادیسەیەکی کرد کە واقعەیەکی زۆر خۆش بوو جێڕایەوە بۆمان لەسەر وەیسی قەرەنی والحاصل دەست و چاوت خۆش بێ زۆر سوپاس دەکەین مامۆستا شێخ حوسێن جەنابەت لە دێر زەمانەوە دەمێکە لەگەڵ مامۆستایانی ئاینی ئەم شارە لەگەڵ پیاوچاکان لەگەڵ ڕیشسپیانی ئەم ناوچەیە بەگشتی دەستێکی باڵاتان هەیە لە کۆمەڵێک مەسائلی مەجلیس گێڕان سوڵحی عەشائیری کۆمەڵێک بابەتی گەرموگۆڕ اینجا جەنابەت پێم وابێ عومرێکی شت هەیە ماشەڵڵا موالیدی چەندی مامۆس شێخ حوسێن جا ئەبێ بیڵێ چۆن اینجا تۆ شتێکمان پێ بڵێ دەت با بزانین تەمەنت چەندە بێ قەزابی مایکەکەت منم هەرچەندێ بێ بەس لە خزمەت ئەو مامۆستایانە بوومە ئایا دەرسم لە خزمەتیانە خوێنووە یا وەکو جەناب دوتەنی لە مەجلیسی سوڵحە لە مەجلیسی دانیشتنە لە هەموو شتێکە بەڵام من چوار خشتێکیەکم هەیە حەزەکەم پێشکەشتانی بکەم ئەویش وەخت خۆی وتومە پێمان خۆشە کەرکووک گەردرە یا ئەگەر قودسە وەرە بیبینە حاڵی بپرسە ئەم شاری کەرکووکە کەرکووک گەردرە یا ئەگەر قودسە وەرە بیبینە حاڵی بپرسە شارێکە نەخۆش بێهێز و زامدار گەروا بمێنێ زۆر جێگەی ترسە ئەمە شاری کەرکووک کە جاران ئەم خانەقایە پیان وتە سەفارەتی کورد لە کەرکووکە ئەوەنە خەڵک هاتووەتە ئێرە ئەوەنە سوڵحی تیا کراوە جارێ من گەورەترین مشکلە کە حەل بووە ئینگلیز کە هاتەتە ئێرە ئەم سەید ئەحمەدی خانەقا ئەم مەکتەبەیە کە ئێستا مەکتەبەیە سەید ئەحمەد بووە دایان بڕیە و کردیانە مەکتەبە عامە خوا عەفووکە یەک بەڵێ کتێبخانەی گشتی ئیستاکێ بەڵام ڕەغمە ئەوەیش سەیدیان نەفی کرد و پاشەوە کە گەڕایەوە سەید لە 41 حرەکەی ڕەشید عالی بوو معلوم جەنابتان بۆکان وڵات مام هەر لە عێراق بوو لە بەغدا و لە بەغدا و بەسرا لە بەسرا دەوێ عینی دوێخانی دانا نەفی بوو لەوێ هەموو ئەشرافی بەغدا و نوقەبا هاتنە لای عینەن مەسرەفی ئەکرد و دوێخانی هەبوو دیوانی هەبوو خەڵکە چوونە خزمەتی ئەنجا کە گەڕایەوە لێرە لە 41 ئینگلیز خراپەی لەگەڵا کرد ئینگلیز ئەڵمان ئێرەی گرت حرەکەی ڕەشید عالی چی بوو ئەڵمانی هێنا طبعاً ئینگلیزەکانیان دەرکرد لە ئەم سەرای ئێرە بوون سەرای ئەم سەرایە سەید ئەحمەد کولی کەسێک بەیانیان هاتە حاکمەکان متەسەریف پیانەت متەسەریف بۆ محافظ ئەلێرەوە قاپیەکە بوو بە ناو سەرا ئەلێرە قاوایە نەخوا لای سەید ئەحمەد و ئەچوونە ژوورەوە بۆ ژوورۆ بەڵێ ئەمە تاریخە پیا و بیزانێ ئەمە زۆر دەمێکە زۆر دەمێکە هەروەها بووە ساڵەکەیت بیرە اینجا ئەمە لە 41 عینەکەی ڕەشید عالی کە من عەرزانەکەم لە 41 بوو باش 41 ئینگلیز ئەڵمانیەکان هاتن ئینگلیزەکانیان گرت هەمویان کەلەپچە کرد چاپمەن و لاین و کێو لە شەریکە بوون ئەمانە هەمویانیان چکین کرد و حەبسیانیان کرد لێرە وتیان ئەیانێرین بۆ ئەڵمانیا متەسەریفێک لێرە هەبوو نەختێک ترسنۆک بوو عەقڵشین بووتی بۆ خاتر خوا پیاوی عاقڵ و دەتەوەتیان لە سەید ئەحمەد خانەقا بەولاوە کەس نییە هاتوتی سەید بگە پێم وەڵا سەیدیش وتی تەرجمانی پەیاکەن بە ئەڵمانەکانی وت ئیسە ئێوە بۆ عەزیەتە خۆن ئەوەنە تەکلیف و بە تەیارە و ئەم ژن و ماوەڕ و ئافرەتەکان ئەبن و ئێمە خۆمان خۆ حکومەتین ئێمە لە ئێوە زیاتر ڕقمان لە ئینگلیزە با لێرە حەبسیان کەن لە حەبسمان هەیە ئێمە حەبسخانەمان هەیە وتیان وەڵی خۆ شتێ باشە ئەلێرە ئینگلیزەکانیان حەبس کرد ناو ئەم سەرایە سەید ئەحمەد لەبەر ئەوەی بزانە ئەوان خراپەیان لەگەری کرد نەفیان کرد عەرزەکان لێسن ئەم ئێوارە و بەیانی و نیوەڕۆ سێژەمە خواردنی بۆیانە نارد لێفە و دۆشەکی پاکی بۆیان نادە ناو سیجن ئەمە ئیتر وا بوو حرەکەی ڕەشید عالی زۆر دەوامی نەکرد کە هاتەوە و دەرچوو ئەوانە وتی ئەمە شایەت حار سێ کەس
سي محمد ناسي سي الشيخ حسين جباري شيخ حبيب طالباني مامەیە من هەمویان ئەلێرە بوونیان ناو خانەقە سەیرمان کرد سێ و چوارێ لە ئەنگلیز هاتن چاپمەن و لاین و ئینەکان شەریکە و ئەوانە هاتنە لای سەید ئەحمەد ئەلێرە دانیشتن تحیەی هینیان کرد شەپقەکانیان داگرت ئاوها دانەنیشتن وتی سەیدی سەلامی وتی دانیشتن وتی دانانیشین ئێمە لەلایەن حکوومەتی بەریتانیای عوزماوە هاتینە سوپاسی تو ئەکەین ئەو چاکەی تو لەگەڵ ئێمە تا کرد سەر ڕای خراپەی ئێمە و غەڵەتی ئێمە زۆر قەرزاری توین هاتمە دووسێ خەڵاتم بۆ تێناوە چیش ئەمرەکەی چیت تەوێ حکوومەتی بەریتانیا حازرە سەید ئەحمەدی دانیشن ئێوە وتی من پێم ئەڵێن سەید لەقەبێک لۆرد لەقەبەکەی ترشی سەیارە و هەنێ تر خەڵات و لیرە وتی ئەمانم هیچی ناتەوێ من خوا بەش خۆمی داوە و دێهاتم هەیە و سەید ئەحمەد خانەقام پێ ئەڵێن بەڵام یەک شتێک هەیە ئێوە دائیما شت وەرەگرن لە خەڵک ئەمە خانەقایە هەژار تێتە ئێرە ئینجا ئەم خانەقایە لێرەیە موسفق قەوسێکم بدەرێ مامۆستا مەلا عەلی فەتحوڵڵا کە یەکێکە لە عالیمە بەرزەکانی کەرکووک خوا ئافریقا سوێنی خوارد بە چاوی خۆم دیمە ئەوە ماڵ خانەقایە لەو بەرەوە فەرمووی نەوەت لە کاتی گرانیە نان نەبووە بخۆن هەموو کەس هاتە کورد عەرەب تورکمان حتا جوولەکە هەبووە وەختە هاتنە لێرە نانیان خواردە مامۆستا فەرمووی نەوەت سینیم دی بە پراوە و گۆشتەوە دەرچوو لە حەوشەکەی ماڵ سەیدەوە هات ناو خانەقا تەوزیعیان کرد و خەڵک نانی خوارد بەڵێ ئەمە ئاوها ئەنجا لێرەیە وتی ئێمە هاتینە سەید مەمنونت بین وتی وەڵڵاهی مەمنون خۆتان مەمنون بن مەمقەی ناکە من بەڵام یەک شتێکم ئەوێ ئێرە خانەقایە خەڵک تێ باستانەکە جنێوتان پێئەدا ئێوەیش ئەرەی دابەتول ئەرزن ئەگەر هەوا بە پارە بۆیە بەخوا بە هەوا بە پارە ئاتاندا پێمان بەڵام خوا ڕەحمی کردە خۆر و هەوا هین خوایە ناتوان سەیتەر بکەنە سریا یەک شتێکە لێرە خەڵک قسەوەکە جوێنەدا ئەرێ ئەنگلیز وایە ئەوانەیە ئێوە نەیگرن لێمان و تەقریرمان لەسەر بنووسن ئەمە لە جەژنا ئەم حادیسەیە بووە مناسبەکە جەژنە و مناسبەکە خانەقایش و مناسبەکە سوڵح کە جەنابەت باسم سێهینەت کرد بەڵێ دەستت خۆش بێ خوای گەورە پایدار و پاداشت بداتەوە ئینشاءالله هەر ساغ و سەلامەت بی و ئینشاءالله بمێنی بۆ ئەم شارە خۆشەویستە مامۆستا سەید محەممەد دووبارە گەڕێمەوە خزمەتی جەنابەت شتێکی کەمان پێشکەشکە بە مناسبەی ئەم جەژنە فراقت ماتی کردم دڵ و هەناوی کوشتم کەزی کرد دەرد و چاوم ئەشکی زۆری پێڕشتم پیر و لاوازی کردم شکاندی ئەژن و پشتم وەکو سەوبان حەبیبم خەبیدونی بەهەشتم هەر شەوێک کە ئەخەوم بە ئاواتم بتبینم قوربانت بم سەروەرم پێشەوای دنیا و دینم دەمێکە چاوەڕوانم بێ ئارام و ئەوینم بفدا يكفيقات ثروة روح وجين الله اي پیغمبرانكم اي روحي راوان دابا زيبت لا اخوة اياتي قرآن هەرکەس شوێن کەوتوت بێ نابێ پەشیمان هەرکەس شوێن کەوتوت بێ نابێ پەشیمان نابێ وێنەی موحەممەد لە موجیهان پیرۆزی ئەو تاجە لەسەر من الله الله نابێ وێنەی محەممەد الله بە قوربانی دەستت بێم دەستت بێنە بەڕوومدا بەخوا زۆر پەرێشانم دەست منێ بەڕوومدا با ئەمڕۆشن بێ تۆزێک بێنە لەو تۆزە ڕووی دیداری نییە ڕووم لە ڕووم نایە لە ڕوومدا تەنها جارێ ببینم
كافية بحياتم هرچند بلاش دورم بلان بدللاتم يا حبيب الله عزيزم دستم بقرا اگر امجار هاتم خوش حالم لشارك للايتو بمماتم جبي بيروزيتو للايها والان آيان شوري آويان آكل بدر من الله الله شفايان بو آهات بأمري يا زدان شفايان بو آهات بأمري يا زدان نبي ويلي محمد لها مجيهان نالي بيروزي أو كاجل سرمن الله الله نبي ويلي محمد لها مجيهان نالي بيروزي أو كاجل سرمن تمزروي ديداري توم ديوانا وبريشانم عزيزتر لقشت لسم زيادة لروح وجانم ديال محمد أنا لين قلبي ظلم جاري أشكي جاوم كي بكم بوني روزا بشكي آثار وجانم الله تنخوش شاني مدينة بون خوش وباك وجوان وشرينة أقر أتني خوشي بتيجي برو مرقد وروزة ببينة لا دوري روزاكت قليل بحالم أخذ الأسوتي هار لا خيال الله الله هميشة لقريا ننال نال هميشة لقريا ننال نال نبي ويني محمد لها مجيهان نعلي بيروزي أو تاج الأسد الله الله نبي ويني محمد لها مجيهان نعلي بيروزي أو تاج الأسد الله الله بوني تو خوشترا لم يسكو أنبار باكشدات يبار أبوي أبو معاطر الله الله دامو تشاو زور جوان وكمان منوار دامو تشاو زور جوان وكمان منوار نبي ويني محمد لها مجيهان نالي بيروزي أو تاج الأسد الله الله نبي ويني محمد لها مجيهان نالي بيروزي أو تاج الأسد يا حبيبي برد لنا ودستيتو أيكم تسبيحات جويا لي أبو أوانا أي حاضر بنلالة الله الله مقامي وبرزا نايم إثبات مقامي وبرزا نايم إثبات نبي ويلي محمد لها مجيهان نالي بيروزي أو تاج الأسد الله الله نبي ويلي محمد لها مجيهان نالي بيروزي أو تاج الأسد دەستان خۆش بێ بە خێر بێنەوە هاوڕێیانیشمان هەر دەستیان خۆش بێ و لەشیان ساغ بێ ئینشاءالله. کا خالید
جەنابەت باست کرد کە کۆمەڵێک شعرت ئامادە کردو لەوانە لە دیوانی سابری نازانم کە تەلەفۆنم بۆ کردی بۆ ئامادەبوون بۆ ئەم بەرنمەیە شعرێکی جەژنانەت پێوتم نازانم شعرەکە بوونی هەیە یان خۆت ڕێکت خست لە تەلەفۆنەکەیە بوونی هەیەتی ئێدە بۆمان بڵێ کاتی بەهارە بەڵێ جەژن و تەرەب و شادیە ئەیامی بەهارە وادەی گوڵ و بادەی مڵ و ناڵینی هوزارە تا مەدی نەزەر سەبزە و گوڵزارە سەراسەر نورینی معەتەر بە ڕوخ و زوڵفی نیگارە ئەحباب هەموو جەمعە لە بن سێبەری دارە سەحرای تەماشای لە بۆ جوی و کەنارە معشوق بە کامی دڵە المنەت لله خەسرە و کە ئەڵێن نەیبوو ئەم بۆ سوو کەنارە عاشق دڵی وەک مەجمەرە پڕ ئاگر و پشکۆ مەجنون سیفەت و بێخەبەر و سەبر و قەرارە ساقی وەرە ئاوێ بەسەر ئەم ئاگرەداکە ڕۆحم بە فیدای گەردوشی ئەو چاوە خمارە ڕیشەی دڵ و جەرگم بە غەم و غەمزە بەجارێ دەرهاتووە بۆم تێکە شەرابێکی دووبارە شەرابانە مەبەستی زیاتر شەرابی عیرفان جوان لەو ئاوە کە تریاکە ئەبا زەهری غەمی دڵ لەو ئاوە کەوا مەسقەلی ئەکدار و غوبارە لە کۆتایی ئاڵێ مشتێکە نمونەی غەمی دڵ دێنمە دەفتەر وەرنە غەمی سابر بە عەمار و بە تەغارە الله 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 یاخوا دەستت خۆش بێت تەواو بوو شعری تری شەیەگەر حەزتان لێ بیخوێنن چۆن حەزمان لێ نییە بێ قەزابی فەرموو ئەڵێ دەشتی سینە لە دەشتی سینە هەڵگیرسا بڵێسەی ئاگری جاران عیلاجێ ئاوێ تەدبیرێ لە ڕێی پێغەمبەران یاران ئەگەر تەعویزی دەرمانە ئەگەر تەدبیری لوقمانە پەیاکەن گورج و ئازانە لە دەشت و شار و عەتاران لە تاوی ئاگری دووری بەغایەت دڵ پەرێشانم خودایە زوو بنێری تۆ حەکیمی دەردی بێ دەرمان شەرارەی ئاگری کوورەی دەروون نەکوژایەوە ئەسڵەن کە فرمێسکم بە دەشتی سینەدا ئەڕژێ وەکو باران لە تاوی ئاگری دووری سەبووری دڵ نەما ڕەبی سەبەب سازی بکەی هەر تۆ حەکیمی دەردی بیماران عەجایب ئاگری سینە بە فرمێسکم نەبوو ساکن کە سابر سەیلی ئەشکی وا ئەبارێنێ وەکو باران ماشاء الله ماشاء الله یاخوا بە خێر بیتەوە دەست و چاوت خۆش بێ مامۆستا سیروان ئەم مزگەوتە بڵێن خانەقای سەید ئەحمەد خوا دەرەجاتی عالیکە ئینشاءالله وەکو فەرز و نوێژ و واجباتی تیا ئەدا ئەکرێت لە ئێستەیە چونکە ئەوە نێ من بزانم ماوەیەک پێش ئێستا بەهۆی حاڵەتی تەقینەوە و کۆمەڵک وەزعی نەخوازراوی ئەمنی ئەم مزگەوتە وەستا بوو لە ئەوەی کە مەراسیم ئەدا بکە و ئەنجامی بدا ئێستا الحەمدولیلا ئیقبالی هەیە بڵین پێش پرسیاری وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بدەمەوە دەمەوێت لەسەر جێژنە و لەباری جێژنەوە عەفو فەرموو دیارە حاجی تۆفیق پیرەمێردی شاعیر زۆر پەیوەندی لەگە سەید ئەحمەدی خانەقایە خۆش بووە بۆ خۆی دەفەرموێ ساڵی 3 ڕۆژ بە تایبەتی هاتمە کەرکووک و لە خزمەتی سەید ئەحمەد دەمامەوە لە هەمان کاتە باسی یاخود وەسفی جێژنەمان بۆکە لەم خانەقایە چۆن بووە پیرەمێرد دەفەرموێ بە هەفتە و بە دەڕۆ شاعیرانی هەر 4 پارچەی کوردستان دەهاتنە خانەقا ئەلێرە دەمانەوە شەوان کۆڕ و کۆبنەوەیان نەگێڕا بە شعر و بە مەقام و
حتا بلۆر لێدەر شمشاڵجان دەهاتن لە 4 پارچەی کوردستان و لێرە ئەمانەوە جێژنان بەسەرە بەر لێرە بەڵێ ئەوە لەبارەی جێژنەوە سەبارەت با وەڵامی پرسیارەکەی جەنابێت بەڵێ تا ماوەیەک لێرە ئەم خانەقا بەهۆی ئەو تەقینەوەی کە ڕوویدا لێرە لە بەردەمی ساڵات بەهۆی ئەوە داڕووخاو داخرا بۆ ماوەی 5 مانگە بێ 4 مانگ بۆ 5 مانگە بێ ئێستا کراوەتەوە فەرزەکانی تیا هەیە بەڵام نوێژ و جمعیتیان نییە بەڵێ ئەویش بە حکمەوەی منتیقەکە پیشەسازیە تا ڕادەیەک هۆکارەکەی کە زیاتر دوکانداری لێت تا ئەوەی خەڵکی نیشتەجێ بەڵێ سەکەنی زۆر کەمە جوهد و ئەوەی کە کەوتوتەوە کار الحەمدلله مزگەوتەکە و پێداویستەکانی بۆ دابین کراوە لەلایەن خەڵکەوە کرایان وەقفەوە کراوە بەڵێ وەڵا ئەوقاف دەوری باڵای هەبووە لە ئاوادانکردنەوەی مزگەوتی خانەقا و بەردەوام لەسەر خەتە بەڕێز کاک حاجی ئەحمەد سوپاسی دەکەین بە هیواین زیاتر هیمەت بکە و دەست پێشخەری زیاتر بکە بۆ ئەم خانەقای بۆی زیاتر ئاوادان ببێتەوە خەلکی ڕووی تێ بکە و هەروەها خێرۆمەندیش دەستی خۆیان هەبووە و لەو کارەیە دەستی باڵیان هەبووە بەڵێ دەستان خۆش بێ خی گەورە پاداشتی خێتان بداتەوە و ئێوەش ماندوو نەبن هیوای ساغی و تەندروستی باشتان بۆ خوازن ماوەسا شێخ حسین ئەگەڕێمەوە خزمەتی جەنابەت زمانی زوو من بیرمە بڵێن کاتێ تازە چاومان لە دنیاە کردەوە و کۆمەڵە شتمان ئەفامی جەنابەت پێشنۆژ وتان خوێنی مزگەوتێک بووی لە گەڕەکەکەی ئێمە مزگەوتی سەی نورەدین چەند ساڵ لەو مزگەوتە بووی مایکەکە نزیکەرە و باجۆمان لێدن نزیکەی 23 ساڵ لەو مزگەوتە بوو مزگەوتی سەی نورەدین باشە لەو مزگەوتە تەبان ئێستا نۆژەن کراوەتەوە مزگەوتەکە تازە کراوەتەوە هەر ناچی بۆ ئەوێ ئێستاناش بەرەوەڵا ئەچم هەر ینی چەند فەرزێکە چم لە ڕۆژە خەڵکی و گەڕەکە زۆریان خۆشەوی وەنیە وڵایتر چاکی خۆیانە من خزمەتیانم کرد خی گەورە لە ش ساخەوتەوازم نایەن هەر ڕەنگەرە بێیت و سەرمان لێ دەیت و ئەوانە ئەوە لەتفتەیە پێمان خۆش لەوێ بووی بەڵێ من لە خزمەتی ئێوەیە کۆمەڵێک ئاداب و دابوونەریت فێربووین الحەمدولله کە هەمیشە شانازیتان پێواکەین وەک لە سەرەتایی بەرنامەکە ژاماژەم پێکرد شعرێکی خۆش شتێکمان بۆ بخوێنەرەوە کە ئاسوودەیمان پێ بەخشێ چیت ئەزبەرە شعرێکی خۆش وەڵڵاهی ئێمە لێرەیە شعری باپیرم سابیری ئەوە شعرێتی تەقریبەن کە جوابی بۆ ئەنێرن دەستشی ناڕوە حاڵەتی زەعیفە بێ لە دەشت ئەبێ لە کوێرەدەیەکە پێویستی ئەبێ ئەیکەن بە متەرجیم لە لای ئینگلیز کە ئینگلیز هاتە مراتەی داگیر کرد جا طبعا ئەمانەی کە چوون مکافحی ئینگلیزیان کرد شێخ محمود بوو سید ئەحمەد خانەقا بوو شێخ ساڵحی باپیرم بوو شێخ قار وەسمانلەکە بوو گەلێکەش لە وڵات ئێمەوە لە کەرکووک و ئەوانەوە ناویان زۆر ئێستا کاتی ئەوە نییە بەڵام ئەم شێخ نەجمەدینە نەچوو ئەو وەختە ئیشتراک ئەوەی نەکرد بەڵام دایان نا بە متەرجیم بێت لە مووسڵ بە ڕاتبێکی یعنی مغری زۆر زۆر بوو ئەو ساکە وەکو تەشبیه نەبێ بڵێم ئەم بەرلەمانانەی ئیسە زیاتریش بەڵام سابیری چی جوابی دایەوە وڵی با عاجز قەو لە دەن و ئەوە ڕاستەکەوە قەو لە دەنەوە نە پارە وەرەگرن دوایی خەڵکیان بیر نامێنێ ئەنجا جوابی وا ئەداتەوە باش ئەرێن وەرە تو دامەزراوی و بەوەنە پارە و بە مەرتەب و بە هین و مناڵەکان دەچنە مەکتب و خۆتەوە ئەبی و ئەو شەڵێ کراوی سەردراوی خۆم بە تاجی پادشا نادەم جوانە کەلاوەی دوو کەڕاوی خۆم بە قەسر و گەنجی شان نادەم کەلاوی خۆی بەدەستی خۆی کەلاوی خۆم بەدەستی خۆی گوڵاوم لێ بپەرژێنێ ئیتر حاشا وەکەڵڵا دەست لە داوێنی سەبا نادەم بە خوێنی جیفە بەرگی زاهیدی ئالوودەکەم شێتم بە تەوفیقی خوددا دینم بە دوونان و عەبانادەم دوونان دوون معنای هەیە لێرە دوونان یعنی نانی دنیایی و پارە و مەنسەب یان دوونان دەنیەکان جەمعی دەنی دینم بەوە نادەم لە کۆتایی ئەرێ کلیلی سابیری قاپی هەموو مەقسوودی هەڵدەگرێ یعنی گەیەتە مرادێک بحەمدیلا بەدەست گرتوومە ڕەنجی خۆم بەبا نادەم باشە من زانیاریە تریش بدەم بە خەڵک خۆ تۆ دەنگیشت خۆشە وانە نەوەڵا بۆ وانە دەکەم نەماوە
آخر تۆ ناوێ تۆ بە سەوتەوە شتێکمان بۆ بڵێ بە سەوتەوە بەخوا باوە لەوە عەفوم کەداوە زوعامای سەوت دانیشتە من لەکوێ بەڵام قەینا شیعر خوێندنەوە من و مامۆستا خالید یاخوا بەخێر بێن نوکتە ئەپرسی تاعیری خەم شارە ئەپرسی من 19 ساڵ لە ئیسگەی کوردی هینم هەبوو بەرنامەی ئاین و کۆمەڵ 19 ساڵ لە ئیزاعە کوردیەکەوە بەڵێ ڕۆژێک کاغەزێکم بۆ هات اینجا کاغەزمان بۆ هات لە خزمەت مامۆستا مەلا عومەر دیبەگەی بووین ئەو ڕئیس مامۆستاکان بوو ترمە 5-6 کەسێ بووین ئەیوب دەرباس بوو کێ بوو زۆر بووین ئەوانە کاغەزێکم بۆ هات باسی ئەم شار کەرکووکە کە تاریخی وا بووە و بخوێنرێتەوە ئەوانە ئێمە نەمانەتوانی مامۆستا بەرنامەی ئاینیە نەمانوێرا وەڵا بەڕاست کەرکووکە جگە لە ناوی کەرکووک ناوی تری هەیە مامۆستا شێخ حوسێن وەڵڵاهی وەکو مەشهورە کارخسلۆخ کارخینا بەڵێ یەکێکی تریش ئەرێ کار کۆک کە هاتنە ئەم قەڵایان کردووە کارێ زۆر کۆک بوو ئەوانە وتیان ئەمە کارێک کۆکە ئارا زۆرە لەوێ بەمە مؤرخەکانمان عەبدوڕەزاق حەسەنی و مەلا جەمیل ڕۆژبەیانی و نووسەرەکانی کەرکووک و ئەمانە ڕێی زۆرە مامۆستا ناوێکی تەواو نییە کە برین وها جوان بەڵێ ناوەکان پێی سەردەمەکان بەڵێ خی گەورە لەشتان ساخکە شەڵا زیهن و زاکیرەتان هەروە بە ئاوەدانی بمێنێتەوە هەر ساغ بن مامۆستا سەید محەممەد بەرهەمێکیکەمان پێشکەشکە ماشەڵا وەک مامۆستا شێخ حوسێن فەرمووی دەنگت خۆشە جا بۆیە پێمان خۆشە ئێمەش گوێمان لە دەنگت بێ ئەمە بێتە دوا بەرهەمی جەنابەت و ئینشاءڵڵا دوای ئەوە کۆمەڵە قسەی تر ئەەکەین و دێنە کۆتایی ئەڵلقەکەمان ئینشاءڵڵا جاریان با گەشت بکەین بۆ مەدینە سلام عبد الله مشغول أين لبو ديدار سردار مدينة تخوى بعد سبب هواوي لبو غمجين ضيح أشوف تحاوي كبالكون قبلكم زامنا صورم دواكا لماوي حالينا جورم رهاكا درختي بختي عمر بشاوريا نخوش ودرد دار ويشتنجيا مقر آوي حياتي جيتني أو لدولابا هنا سي ظلمتي شو بآواتم شوي بيت وألينم بدي بيت وجمالي أو ببينم يا حبيب الله خداي قرشي لا يكفي بلاكو وريز رحمة تبابي لسرفو طبيب يرانا مالنا وداكا بهاتني أو ضي من شاكاكا سار داري سار زمينا
نخوشي دار ويكسر نخوشي دار ويكسر أربابوني ألو بيت بوني تويا عيسى الورد بوني تويا بيغمبر دبابتينا مدينة أو شارة شيرينا أو شارة شيرينا تعلم وتي قايدينا جي دوري مرسلينا سار داري سار زمينا ولكن جاونا هرتوي شاهي مدينة هرتوي شاهي مدينة سنة برسكا يا حبيب الله حالي أمة مدينة حالي أمة مدينة دبابتينا مدينة أو شارة شيرينا أو شارة شيرينا جعل موجي قايدينا جي قولي مرسلينا سار داري سار زمينا يا رحمة دبار بخواه مدينة زور أمينة مدينة زور مينا الله الإيمان بقولا يا لبرطاها الأمينة لا برطاها الأمينة لبابتينا مدينة أو شارة شيرينا أو شارة شيرينا دعي الموجي قايدينا جي قوري مرسلينا سار داري سار زمينا دم يصال من بحسرة هيرم نمردم قيش ما مانو أسيرم كل بعد يكون موقي الحراب معوينا وانترضايا في مسياوي أرجو هيوان جيوني دالا هركي دليلي جاو مدينة وديار مدينة وصو مدينة دماري دليل صاف مدينة يا رسول الله مدينة خوشة بهاشتي خوايا مدينة خوشة بهاشتي خوايا جيقا ورم قاي رسول الله يا جيقا ورم قاي رسول الله يا مدينة خوشة بهاشتي خوايا مدينة خوشة بهاشتي خوايا جيقا ورم قاي رسول الله يا جيقا ورم قاي رسول الله يا رسول الله شيداي دارم يا حبيب الله شيداي دارم أمانة باري كرديها شارم مدينة خوشة بهاشتي خوايا مدينة خوشة بهاشتي خوايا جيقا ورم قاي رسول الله يا جيقا ورم قاي رسول خی گەورە لەتان وەرگێ بەخێر بێنەوە سەرسەر و سەرچاوان کاخالیجان کاتمان بەرەو تەوابوون ئەچێ لە کۆتاییە پێم خۆشە
هەم دواوتەی جەنابێت هەم دوا بەرهەمی جەنابێت شتێکمان پێشکەشکەی دەستان خۆش بێ ئەوە شتێک کەوتەوە بیرم بەڵێ مامۆستا سیروان خاوەنی کتێبی خانەقای سەید ئەحمەدە لە ئامێزی مێژوودە ماشاء الله ماشاء الله ئەو کتێبەیە ماشاء الله مامۆستا خۆی بەڵێ خۆی نووسیوێتی لەوانەیە 5 ساڵە خەریکی تۆژینەوەی و کتێبە بوو مامۆستا شێخ حوسێن ئەزێت بچێشن یادەوەریەکی شێخ ڕەزای تاڵەبانی تایە حەزەکەم بۆتانی وەڵا ئێمەش پێمان خۆشە بەڵە بینەرانی بەڕێز ئەم کتێبە جەنابی مامۆستا سیروان سەرگەڵۆیی نووسیوێتەوە لەسەر خانەقای سەید ئەحمەد لە ئامێزی مێژوودا هیوای سەرکەوتنی بۆ خوازین خوای گەورە پایداری کا لەشی ساخکە ئینشاءالله سەرکەوتوو بن مامۆستا گیان شێخ ڕەزای تاڵەبانی بەڕەحمەت بێ هاوڕێی سەید ئەحمەد بووە بەڵێ دایمەن ئەم شوێنە شوێنی شاعران و ئەدەب دۆستان و ئەمانە جا سەید ئەحمەد برایەکێ بوو ناوی شێخ عومەر بووە دوو برابوونە شێخ ڕەزا تۆتە ژوورەوە سەلامی داوە بە سەید عومەر بە ساردی جوابی داوەتەوە ئیتر سەید ئەحمەد پێی وتووە ڕەزا عومەر برامت بینی وتی عومەرم دی ئەگەر ئەو عومەرە وەک ئەم عومەرە وابێ گردنی شیعە 100 جار ئازاد لە کۆتاییە دەستخۆشیتان لەکەین دەستی جەنابی شت خۆش بێ زۆر سپاس ساتێکمان هەر جەژن بێ و تاعاتمان قبول بکە و ئامین یا ڕەبی ئینشاءالله ڕۆژ و نوێژ و ڕۆ دەستی ئێوەش هەر خۆش بێ و هەر ساغ و سەلامەت بن و خۆشەویستن هیوای سەرکەوتنتان بۆ خوازی مامۆستا شێخ حوسێن کۆتا پەیامی جەنابەت و جەژنە پیرۆزەی جەنابەت بۆ خەڵک و بۆ کوردستان و بۆ ئەوەی کە لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە تەواوی ناوچەکانی ئەم کوردستانە ئەتبینێ ئێستا مایکەکە حتمەن ڕۆژهەڵاتی خۆشەویستمان والله ئێمە مامۆستا کە خوای تبارك وتعالى إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئێمە كنا فطغينا ئێمە طغیانمان کرد خراپ بووین لەبەر ئەوە خوای تبارك وتعالى بعضی شتی هێنایە ڕێگامان من تکام وایە لە هەموو میلەتەکەمان لە هەموو خەڵکی ئێمە بە تەواوەتی ڕێگەی خوا بگرین ڕەوشتی چاک ڕێگەی مسلمانانە ڕێگەیەک بێکەوە هیچ تانە و تەشەنێکمان لێ نەدەن ئەویش ئەم ڕێگە چاکەیە برایەتی خۆشەویستی یعنی تەبایی لە ناو خۆمانە بۆیە ئەم جەژنەی زیاتر جەژنە پیرۆزەتان لێ ئەەکەین و جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانی عام بەگشتی هەموو وڵات ئەنجا تایبەتی وڵاتی خۆمان تایبەتی تریش ئەم کوردستانە ڕجامان وایە لە خزمەتیانە یەکگرتن تەبایی برایی خۆشەویستی لا تحاسدوا ولا تباغضوا ولا تناجشوا حديثەکەی پێغەمبەر بێنینە ناوەوە باوەڕ بکە باشترین دەستکەوتمان ئەبێ سەرکەوتوو ئەبین و پێشکەوتوش ئەبین لە هەموو ژین و وڵاتمانە اینجا داوامان لەخوا ئەوەیە و داوامانیش لە میلەتەکەمانەمەیە چاوپۆشی و دڵفراوانی و یەکگرتنمان تیا بێ زیاتر بۆیە کۆتاوشەم ئەمەیە کە خوا یارمەتیمان بدا و خۆمانیش حەول بدەین گەرە هەردوو تەرەف بێ ئەوانە بەڵێ دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەین ماڵتاناوە بێ سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ بەدەمانەوە هاتن و لە بەرنامەکەمان بەشدار بوون مامۆستا شێخ حوسێن جەنابی مامۆستا سیروان جەنابیشت دوا پەیامت هەروەها جەژنە پیرۆزەی خۆت بگەێنە و اینجا من بە ئەم شیعری سابریتر بۆ برێم مسلمانان لە ڕێگەی شەرع و دین دووری و بەری تاکەی حیا و شەرمێ بکەن دووری خوددا و پێغەمبەری تاکەی لە شاری عشرەتا مەستی لە بازاڕی تەمەع چستی لە خانەی تاعەتا سستی میسالی سەرسەری تاکەی ئەمە ئەڕوا ئەمە لەسەر ئێمە تەطبیقە بێ اینجا زۆرە ئەوەی تێ ئەگات ئەگاژنەوەی تێ ناگا ئینشاءالله هەر تێ ئەگاتوانە بینێنە مامۆستا سیروان فەرموو مامۆستا سیروان گیان بەڵێ وەڵا لە کۆتایی من بە خێراتنی بەڕێستان دەکەم کە هەرکتان کێشا و تەشریفتان هاورد لەو ڕێگا دوورەوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوەمان دیارە شاری کەرکووک ئێستا ئارامە و وەزعەکەی زۆر باشە و برایەتی و ئاشتی بەرپا بوو لە شاری کەرکووک لە دێر زەمانەوە بە هیواین ئەوە بەردەوامی هەبێ ئینشاءالله بە جوهودی هەموو لایەک و کەسایەتی و پیاوچاکان ئینشاءالله بەردەوامی ئەبێ و جۆژنە پیرۆزەی خۆم لە هەموو لایەک دەکەم و زۆر بەخێر بێن سەرچاو خۆش بێ زۆر سپاس دەکەین جەنابی مامۆستا ئەگەر مایکەکە ئەوە بڕاتەوە
کاکسەی پشتیوان جەنابیشت دواوتەی جەناب تو جەژنە پیرۆزت بگەێن. وەڵام من لە کۆتایە ئەمەوێ قسەی بکەم لە خزمەتی فەرموو مامۆستایان و ئامادەبوانە. بەڵێ بەڕاستی ئەگەر بێت و ئاوەڕێ بدەینەوە بە مێژووە مرۆڤ ئەوەی کە شانازی پێوە بکە ئەوەیە کە خاوەنی زانست و خاوەنی علم و عیرفان بوو بێت. میلەتی کوردیش وەکو میلەتانی باقی میلەتانی تر من فترەیەک بە حکمیەوەی لە بەغدا بووم لە خزمەتی چەندین مامۆستای بەڕێزا بووم گەڕاوم شوێنێک نابینم لەو شاری بەغدایە کە بەغدا شارێکی زۆر زۆر دێرینەوە کە کاتی خۆی ناوی دارولسەلام بوو کە ئەبوو جەعفەری مەنسوور بنیادی ناوە ئەو شارە ئیلا ئاسار و شوێنەواری زانایانی کوردی تایە. بەڕاستی وەکو میلەتی کورد جێی شانازیە ئێمە کە هەمیشە دەست بگرین بە زانستەوە هەمیشە مناڵەکانمان ڕۆڵەکانمان هانی خوێندن و خوێندەواری بدەین. ئەوە کۆتا قسەی منە و جارێکی تریش دووبارە ئەڵێم یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم هەرساغ بیت سەرچاو هاتن بەخێر بێن ماڵێوەش ئەوە بێ سپاس بۆ ئامادەبوونتان وەکو میوانی مشەڕەفی بەرنامە. مامۆستا سەید جەنابی شت دواوتت هەروەها دوا جەژنە پیرۆزەت ئەگەر بە کورتیش زۆر بە کورتی شتێکمان پێشکەشکەی هەر مەمنونی بە هیوای ئەوەم ئینشاء الله جەماوەری خەڵکی کوردستان کەممان بە زۆر بزانن و ئینشاء الله خوا بیان پارێزێ لە هەموو میحنەت و وڵایەکی خراپ یا رب العالمین. ئامین یا ربی ئینشاء الله. بە کورتی شتێکمان پێشکەشکەی زۆر بە کورتی مەمنون نەبین بەڵام زۆر أي خلعتت وصفي كلام وردي زمانم صبح شايم هردم برآيات صلوات أي سروري سروي زمين أي ما يا دنيا ودين أيا ورث روح الأمين برتوم هزار صلوات أي بادشاهي غالي جام أي صاحبي تاج غلام أي مهبلي أي مهبطي وحي إله هردم براية صلوات فرمو قجبال ينساد لا إله إلا الله فرمو قجبال ينساد لا إله إلا الله بنا ودنون درمانا آويك مسلمانا بنا ودنون درمانا آويك مسلمانا دفع ميته وقرآنا لا إله إلا الله دفع ميته وقرآنا لا إله إلا الله صارت لا سر في غنبر أمال بيتي سرور صارت لا سر في غنبر أمال بيتي سرور فرمو قجبال ينسار لا إله إلا الله فرمو قجبال بەڕێزان بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی جەژنە پیرۆزەی ئەمڕۆ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کۆتایەکەی بەم بابەتە هێنین لەلایەن جەنابی کاک سەیدەوە کە لا ئیلاها ئیلا اللهە لدنيا تولى به ضل مشغول ذكر الله به لدنيا تولى به الله رحمة دبابه لا إله إلا الله خدا رحمة دبابه لا إله إلا الله صارت لا سر في غنبر هم آل بيتي سرور صارت لا سر في غنبر هم آل بيتي سرور فرمو قجبال ينسار لا إله إلا الله فرمو قجبال ينسار لا إله إلا الله لميزانا قرانا بكيان سوى
زمانا لميزانا قرانا بقي أرض وأسمانا كاكلي دين وإيمانا لا إله إلا الله كاكلي دين وإيمانا لا إله إلا الله صالت الأسر في غنبر هم آل بيتي سروان صالت الأسر في غنبر هم آل بيتي سرور فرمو قرب الأمر يكسر لا إله إلا الله فرمو قرب الأمر يكسر لا إله إلا الله أمر استيا رحمتا قولتني يوماتا أمر استيا رحمتا قولتني يوماتا فرمون بيلين فرساتا لا إله إلا الله تخدع بيلين فرساتا لا إله إلا الله صالت الأسر في غنبر هم آل بيتي سرور صالت الأسر في غنبر هم آل بيتي سرور فرمو قشبل يكسر لا إله إلا الله فرمو قشبل يكسر